بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز محەممەد حەکیم و تەبێژی کۆمەڵی دادگەری کوردستان تاوتوی چەند پرسێکی گرنگ تایبەت بە بارودۆخی هەرێمی کوردستان هەروە ساڵیادی موشک بارانکردنی بنکە و بارەکانی کۆمەڵ لەلایەن هێزەکانی ئەمریکا دەکەین. کاک محەممەد بەخێر بن سوپاسان دەکەین. ئەگەر سەرەتا لەو دەست پێ بکەین دوێنێ شەو ساڵیادی موشک بارانکردنی بارەگەکانی کۆمەڵ بوو لەلایەن ئەمریکا بۆچی ڕوویداوە پێشتر خۆتان ئاگادار کرابوونەوە کە ئەمە هێرش دەکرێت بۆ سەر کۆمەڵ و ئێوە چۆڵتان نەکردەبێ؟ بسم الله الرحمن الرحیم. طبعا ساڵیادی موشکبارانی بنکە و بارەگەکانی کۆمەڵی ئیسلامی پێشوو کۆمەڵی دادگەری ئێستا لە شەوی 21 لەسەر 22 مانگی سێی ساڵی 2023 لەلایەن هێزەکانی ئەمریکاوە کارێکی ستەمکارانەی دڕندانەی تێرۆریستانە بوو ئەنجامدرا بۆ سەر هێزێک کە لەبەرەی شەڕا نەبووە لەگەڵ ئەو وڵاتەدا و ڕۆڵی کۆمەڵی ئیسلامی ئەو کات ڕوون بووە لەسەر پاراستنی ئەمنیەت و ئاسایشی ناوچەکە و ڕێککەوتن نامەیەکی مۆرکراوی هەبووە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و تەرەفێکیشی بزوتنەوەی ئیسلامی بووە و بە سەرپەرشتی یان بە چاودێری جمهوری ئیسلامی ئێران و وە گوڵەی فاکتەرێکی ئەمنیەت و سەقامگیری بەشێک لەو ناوچەی هەورامان و خورماڵ و هەڵەبجە بووە کۆمەڵی ئیسلامی. کارێکی خراپ بوو و کارێکی ستەمکارانە بوو و لە ئەنجامدا 43 برای ئێمە شەهید کران و 56 قوربانیمان هەبوو. بەڵێ بریندارمان هەبوو. طبیعی ینی باس و خواسی ئەو بابەتە یان ئەو ڕووداوە زۆری ئەوێ بەڵام وەکوڵی کۆمەڵی ئیسلامی ئاگدار کرابێ کە لێتانە درێ پوختە ئێوە چکە دەڵێن پێشتر ئێوە لێتانە درێ بەو شێوازە نییە. ئاگدارێکە بەم شێوازە بووە کە مام جەلال هەر ئەو شەوە تقریبا 2 کاتژمێر 3 کاتژمێر پێش ئەوەی کە ساڕۆغەکان پێچە ساڕۆگەکان هەڵدرابێ نامەیەکی نردوو بۆ مامۆستا شێخ محەممەد و لە ڕێی مەڵبەندی سلێمانیەوە بە بروسکە بە ئێمە گەیشت. من و حاجی قاسم نامەکەمان بۆ مامۆستا عەلی باپیر برد. 3 تەوەر بوو نامەکە. یەکەم ناوەڕۆکەکەی یەکەم ئەمریکا بڕیاری داوە لە عێراق بدا و خۆتان نەزانن بۆ نمونە ئێمە لە شەڕداین و لەگەڵ گروپێکی تیرۆریستی بەو شێوازەی کە ئەو کات ئەو شەڕە بوو لە نێوان جوند و لە نێوان ئەنسار کە بوون بە ئەنسار لەگەڵ یەکێتی نیشتیمانی باسێکی ئەو دۆخەی خۆیان بوو و ئەخیری نامەکە جۆرێ لە ئاگدارکردنەوە کە پێم خۆش بووە دڵسۆزانە نەکەو ناوچەیەش بەر هێڕشکەوێ و پرش ئێوەش بارەگاکانتان نزیکە پرشێک لەو ئاگرە بەر ئێوە بکەوێ. ئێمە دوای ئەوە جەنابی مامۆستا عەلی باپیر ئەمری بە مەکتەبی عەسکەریمان کرد و هەندێک لە بنکەکان کە نزیک بوون لە بنکەکانی ئەنسارەوە چۆڵ کران. ئەمە ینی بڵێ بەڵام خوێندنەوەی خۆمان ینی کە باسی ئێمە لە حەقیقەتێک بکەین ئەویشەوەیە کە دید و خوێندنەوەی مامۆستا عەلی باپیر بۆ دۆخەکەوا بوو کە ئەو ناوچەیە ئێمە هەوڵی ئەوە بدەین کە بە شێوەی لە شێوەکان لەو ناوچەیە نەمێنین و من لە یادمە لە چەندین کۆبنەوەی سەرکردایەتی تاکیدی لەو حەقیقەتە کردەوە کە بە دیدی ئەو بە خوێندنەوەی ئەو کە ئەم ناوچەیە لێ ئەدرێت لەلایەن ئەمریکاوە با ئێمە ئێستا هەوڵی ئەوە بدەین کە ئەم ناوچەیە چۆڵ بکەین و هەوڵ بدەین کە
لێرە کارمان بە شێوازێک لە شێوازەکان بگۆڕین و بنکەی سەرکردایەتی و ئیمان لەم منتیقە نەمێنێ. ئەویش جەنابی مامۆستا دوجار پابند بوو بە ڕێی زۆرینەی سەرکردایەتیەوە. زۆرینەی سەرکردایەتی لەگەڵ ئەوە نەبوون کە ئەو منتیقە چۆڵ بکرێ و لەبەر کۆمەڵی خوێندنەوە و کۆمەڵی پاسا و کە هەندێکی دەکرێت بۆ ئەو قۆناغە و ئەو ڕۆژە ئێستا ئێمە باس لەو ڕۆژەکەین لەو سەردەماکەین کە 2023 کە 19 ساڵ پێش ئێستاکەوە نییە چکە هەر باسێک باسی ئەو کاتە بێت تۆ بگەڕێتەوە بۆ ئەو کاتە و قسەی تێدا بکەیت چەند هەزار ماڵێکی ئەوانەی کە هاتبوون مجاهدەکان و پێشمەرگەکان لەوێ بێ سەرکردایەتی کۆمەڵی دادگەری زۆربەی مەسەلەن ماڵی لەوێ بوو بنکە و بارەگاکانمان پێشمەرگەکان تەبیعی بە دوای شەڕەکانی 92 بزوتنەوەی ئیسلامی بەو قەناعەتە گەیشت و دوای شەڕەکانی 94 و لە هەردوو جەبهەی هەڵەبجە و پشدەر ئەو قەناعەتە دروست بوو کە هێزەکانی بزوتنەوەی ئیسلامی کە دوجار بزوتنەوەی ئیسلامی کۆمەڵی ئیسلامیت ڕاگەیەنرا و هێزەکان زۆربەی کەوتن بەلای کۆمەڵی ئیسلامیدا ئەو کاتە ئەو ناوچەیە دوای تەجروبە و ئەزمونێک هاتبوو کایەوە ینی خوێندنەوەی برایانی سەربازیشمان برایانی سەرکردە سەربازەکان بۆ بابەتە بەو شێوە بوو ئەمە کوشایەتیەک چکە ئەو تۆمەتەی ئاراستەی مامۆساڵی باپیرەکرێ کە بێباک بووە خەمی نەبووە و ینی زانیوەتی لێ درێ و مامۆستا وەکو علمی یەقین خۆ میزانی وایە لێ درێ تەبەن ئەوەی خۆیەدا بەڵام خوێندنەوەی وابوو پێشببینی وابوو و پێشببینیەکانیشی هاتە سەر حتا مامۆستاڵی باپیر لە یادمە ئاماژەی بۆ هەندێ بنکەی ئێمە کردەوت تەسەوەرەکەم لێیشی بدرێت لەو بنکانە بدرێت بە پێ ئەو تەسەورات و خوێندنەوەی خۆی بۆ واقعی ناوچەکە و من ئەو حەقیقەتیش با بڵێنەوە ئێمە سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی پێشوو هەر لەگەڵ ڕاگەیاندنی کۆمەڵە خاڵێکە بوو هەموو کۆک بووین لەسەری ئەو شوەیە ئێمە بڵێن کە کۆمەڵی ئیسلامیمان ڕاگەیاند فرایانی بزوتنەوە ئەنساری ئیسلام و جوندی ئیسلام خۆی ڕاگەیاند بۆ شەڕ و شۆر دروست بوو ئەو شەڕێک کە ئەمە پاڵنەرێک بوو کە قیادەی کۆمەڵی ئیسلامی ئەو کات هەوڵێکیدا بە ڕێکەوتنێک ینی پێش موشک باران پێش شەیدکردنی مامۆستا عەبدوڵای قەسرێ هەر لە سەرەتای ڕاگەیاندنی کۆمەڵ و دروستبوونی شەڕی جوند و یەکێتی کۆمەڵی دادگەری هەوڵی ئەوەی دا کە ئەو ناوچەیە نەمێنێ و سەرکردایەتی بباتە ناوچەیەکی کە چونکە تێڕوانینی استراتیژێتی کاری کۆمەڵ کە خۆی ڕاگەیاند ئەو بوو کە گرنگی بە بانگەواز و گرنگی بە ڕێخستێن و هێزەکانی حتا بباتە مەڵبەندەکانەوە ئەوە حەقیقەتێکە بەڵام هەندێک گفتوگۆ لەگەڵ یەکێتی نیشتیمانی کرا و کات یەکێتی نیشتیمانی هەندێک ناوچەی پێشنیارە کرد پێشنیاری قەراغێ کرد پێشنیاری چەمی ڕێزانیە کرد هەموو ناوچەیە پێشترەوە داوای قەرەداخ و ئەوەژێکێ لەو ناڕاستانەیە کە باسەکرێ ئەو شتێکی ناڕاستە و شتێکە درۆیە ینی ڕاستەکەی چکە ئێمە خۆمان لە ڕووداوەکە بووین و من طبعاً ئەو زانیاریانەی کە هەندێکە خەمە ڕوویان پشتە ئەستور بە هەندێک زانیاری و معلومات و هەندێک ئەرشیف و هەندێک بەڵگەنامە دۆکۆمنت کە من پێم خۆش نییە لێرەوە هەر پرسێ لەو پرسانەی کشانەوەمان لەو منتیقە و نەمانمان لەو منتیقە و موشکباران و پێش ئەوە شەیدکردنی جەنابی مامۆستا عەبدوڵای قەسری ئەمانە هەمووی کۆمەڵێک شتێ ئێمە خۆمان تەحەفوز دەکەین لەوتنی چونکە هەندێک بەڵگە و مستەنەداتی تایبەتی خۆمانمان پێیە و هەندی شتی مێژووی خۆمانمان پێ چونکە ئێمەش لە وڵاتین مێژووی هەم کەسەکانە ناسین مێژووی هەموو سەرکردە ناودارەکانی کوردستان ئەزانین چی بوون پێشتر چۆن بوون پێشتر چیان کردووە چۆنیان کردووە بەداخەوە تۆ کە یادداشتنامەکان کە بیرەوەریەکان خوێنیتەوە این سەرکردەکانی کوردستان
چیان نووسیوە نیوەی باسی دزی و جەردەیی و پیاوکوژی و پارە دزین و کاری خراپە و فێڵکردن لە یەک و ئەماکرێ هەر کەسێک کە بەرامبەرەکانی تۆمەتبارەکە لە بیرەوەرەکانی بۆ خۆی لە بیرەوەریەکێکی کەیە شتی بەرامبەر وتراوە ئەوانەش ینی شتی بەرامبەر وتراوە و شتی خراپیشی بەرامبەر وتراوە ئەوەش کە نووسیەتیش بەڵگە شتی خۆی خستۆتە ڕوو بۆیە ئێمە ئەوەی کەویستم بڵێم نەخێر ئێمە داوای بەری مەرگە لەگەڵ پشدەرمان کردووە بۆ یەکێتی نیشتیمانی بەو دوو ناوچەیە قایل نەبوو ئەوان پێشنیاری قەرارگانە کرد ئەو کاتیش متمانە نەبوو متمانە بە یەکێتی نیشتیمانی نەبوو و یەکێتیش متمانەی بە ینی بە کۆمەڵی ئیسلامی دیارە نەبوو ئەگەر نابووە قەراغ و وانە بۆ قەراغ و چەمی ڕێزان کە هەر شتێکی نەخوازرا بێ دەوریان دەور بگیرێ بۆ ئەی بۆ پشدەرەوەی ڕەفز دەکرد ئەویش بۆ خۆی دیارم ئەو متمانەی نەبووە بە کۆمەڵی ئیسلامی کە زۆرینەی بزوتنەوە ئیسلامی بوون کە چەند شەڕی خوێناوی لە نێوانە مامۆستا کە پێشتروتی بابارەکەکان چۆڵکەین و بیگوازنەوە پێش نامەکەی مام جەلال بوو ئەوەی مامۆستا باسەکەم باسی دروستبوونی جوند و ئەوانت بۆکەم ینی باسی 2001 بۆکەم مانگی 1970 بۆکەم بەڵێ 2001 مانگی سیوەکی پێنج کە کۆمەڵ ڕاگەێنراون باسی 1970 بۆکەم مانگی 10 و 11 و 12 و جەلساتی سەرکردایەتی ئەو کات تت بۆکەم ئەو کاتش کە لەگەڵ بێلایەنەکانە یەکمان کرد و ئەو سەرکردایەتی کە دانیشتین لە ئەحمەداوە و بە حوزوری مامۆستا شێخ محەممەد و مامۆستا عەلی باپیر و من حەز ناکەم دەقەکان وەکو خۆی بڵێمەوە ئەو پێم خۆشە بیڵەمە بۆ جەناوی مامۆستا عەلی باپیر خۆی بیڵێتەوە بەڵام من ئێستا لەبەر چاومە مامۆستا چۆنیش دانیشت بوو ینی هەر ئەزانم چۆن دانیشت بوو لە ئەحمەداوە و لە چی مەوقعەکە و چۆن قسەی کرد و ئاماژەی بۆ چی بنکەیەکی سەربازیمان کرد کەوتی ینی پێشبینیمەوەیە کە فعلا ینی دوجار ئەو بنکەیە شۆڵ کرا ئەویانە بەڵێ ئەو برایانانمان و یەکەم ساڕۆژ لەو بنکە درا باڵە لەبەرەوە ئەمە من وەکو تۆمەتێک کاخرێتە پاڵ مامۆستا دەمەوێت ئەو حەقیقەتە ڕوونکەمەوە کە مامۆستا دوجار کە موشک بارانیش کرا موشک باران کرا کە ئێرانیەکان هاتنە ناو بابەتەکەەوە و هەوڵیاندا بە پێی ئەوەی کە چاودێری ڕێکەوتو نامەیەکیان لەگەڵ ڕێکەوتو نامە لەگەڵ یەکێتی نیشتیمانی و لە تەرەفێکیش بزوتنەوە ئیسلامی کە دوازە من ئاماژە بەوەی شەدەم باش ئێرانەکان هاتن سەرکردات ینی کێ ڕۆڵی سەرەکی دەبێت لە گفتوگۆ لە نێوان ئێوە و یەکێتیە ئێران ئەو ڕۆڵی سەرەکی ئێران ڕۆڵی سەرەکی بینن ئەوەی کەویستم بێڵێم ئەویشەوەی سەرکردایەتی ئەو کات حەقەتەن ڕازیش نەبوون مامۆستا عەلی باپیر ینی بێت بۆ سلێمانی بۆ گفتوگۆیە کە مێزەکانمان چۆن سەحب بکەین لە مەنتیقەکە دوای موشک بارانەکە چونکە پیان وا بوو کە متمانەمان نییە و چۆن تۆچی مامۆستاوتی من لەبەر ناوچەکە ینی خودەزانی خەڵکی دانیشتووی هەورامان ئەو ناوچەیە هەموو شپرس ببوون و مەنتیقەکە بۆنی باروتی لێ هات وانە ئەمانە حاڵەتێکی دروست کردبوو کە کۆمەڵی ئیسلامیش ئەو کات هەم لەوێ سلماندی هەم لە شەیدبوونی مامۆستا عەلی باپیرە کە خەمێتی بەڵێ مامۆستا عەفۆن مامۆستا عەبدوڵای قەسرێ کە خەمێتی ئاسایشی کۆمەڵایەتی خەڵکەکە و ناوچەکەی لەبەرچاو گرتبوو ینی زۆرێک چاوەڕوان بوون دوای هەندێک ڕوودا و کە کۆمەڵ بچێتە شەڕێکەوە و حتمما کۆمەڵیش خاوەن هێزێکی چەکداری تۆکمە بوو و ئەیتوانی کە داخلی شەڕ ببێ و ببێتە بربەستێک و کۆمەڵە شتی نەخوازراوی تر بێتە پێشەوە بەڵام ئەبنێت و ئاسایشی مەنتیقەکە و پاراستنی ڕوح و گیانی خەڵکی ناوچەکەی لەبەرچاو کرد مامۆستا زیاتر دافعی ئەوە بوو کە دەستی بۆ گفتوگۆیە کرد بە سەرپەرشی ئێرانیەکان باش بەز ئێرانەکان ڕۆڵی سەرەکیان دەبینی لەو توێژان لە ڕۆڵی سەرەکیم لەکەی بەڵێ ئەڵێم ڕۆڵی سەرەکی بەڵام لە میواندارێتی برادرانی سۆشیالیست میواندارێتی
میواندارێتیەکی بەشێکیان لە گفتوگۆکان و لە لای ئەوان و بەشێک لە هێزەکانمان ئێمە بەشێ لە یەک دوو جار هاتوین چوین بە تایبەت و کاتە کاک عەبدوڵڵا زیاتر لە گوڵەخانە بوو، کاکە حەمە لە سلێمانی بوو، ینی ئەوانیش ئێمە سوپاسمان کردوون و زۆر جار باسمان کردوون و وی بە خەڵکی بۆ فاین پێی ئەزانین، بەڵام هەر کەسێک ئەو ڕووداوانە ئەگەڕێتەوە بەبێ بە ڕازگۆیی بیگەڕێتەوە وەکو خۆی. باش بەسی زیادەکەمی کاکە حەمەد لە ڕێگەی ئەوە مام جەلال نامەی ناردووانی نەیتوانیوە ڕاستەوخۆ نامە بنێرێ بۆ ئێوە. من بەرپرسی مەکتەبی ئەمیر بووم ئەو کات، نزیکی مامۆستا بووم و زۆربەی نامەکانی ئەو کات لە لای منە، دایان نامەی جەناوی مام جەلالم لەلایە ئەو ڕۆژانە بەڵێ هەموو لای من ینی لە ئەرشیفی خۆمایە و ئەو نامە من نەبینیوە ڕاستیەکەی و من لە مامۆستایشم پرسی کە هیچ ینی هیچم وام لە یاد نییە و نەمزانم نامەی کاکە حەمە باسی دەکەت کە بۆ نەمزانێت کاکە حەمە نامەی ناردبێ بۆ من، ینی لەسەر ئەو مەوزوع مام جەلال خۆی نامەی ناردووە، من ئاماژەم پێدا نامی بۆ ئێوە ڕاستەوخۆ دەنارد. نامی ناڵم نام بووم باس نەکردن، ینی پێشتر نامی ناردووە لە ڕێی مەڵبەندەوە بە بروسکە شەوەکە پێمان گەیشت لەگەڵ کاحاجی سلێمانی بروسکەکەمان برد بۆ مامۆستا عەلی باپیر و حەقەتەن زۆریش هەوڵماندا توان مامۆستا لە ماڵ مەمێنەوەتی من ورەی پێشمەرگەکان ناڕوخێنم ئەو بنکانە چۆڵ کرێت من خۆم لە ماڵی خۆم ئامێنم. باشە بەس باسی وەرگرتنی هەر لە یادەشەکانی کاکە حەمە لە کتێبەکەیدا ڕۆژمێری پێشمەرگە لە باسیەوە دەکەت کە 250,000 دۆلار مامۆستا وتوێتی ئەو قسەیەوە دەڵێ مامۆستا وتی هیچ پارەمان نییە و منیش لەسەر داوای مامۆستا عەلی باپیر داوام لە مام جەلال کردووە کە پارەیان پێبدا و 250,000 دۆلاری دواتریش هەر باسی جەنابیشت دەکات دەڵێ بە ئامادەبوونی مەلاناس حبامەوەکی محەممەد حەکیم حامیدی حاجی خالید مامۆستا عەزیزی دەستگای زانیاری مستەفای سەید قادر کە خۆشت لەوێ بووی ئەووا دەڵێ ئەخە بەس ڕسمەکەیان بڵاو کردوەوە کاکە حەمەدیان نییە ناوەکانی ڕیز کردو بەس خۆی تیان نیە کاکە حەمەد نازانم خۆی لەکوێدا خۆی لە سلێمانی بوو بەڵام پارەوە نەگیراوە من لەگەڵ هەمووانەیە قسەم کردووە کە لەوێنەکەیان هەن لەگەڵ کاک عەبدوڵڵا قسەم کردووە لەگەڵ کاک مامۆستا عەزیز قسەم کردووە لەگەڵ کاک حامی قسەم کردووە بە سوپاسەوە کاک حامی وازام قسە و لێدوانی خۆی لە سایتی هاوڵاتی داوە و ڕەتی دەکاتەوە زانیارە بە حقەتەوە دێشتێ من داوام لە هەموو سەرکردەی کووردا کە مێژووە نووسنەوە بە ئینساف و ینی جۆرێ لە تعبیراتی گاڵتە و پێکەناوی لەگەڵ ڕەفیقەکانیانە بەکار نێنن ینی هەندێک شت کە بەرامبەر مامۆستا نووسراوە یاسڵ ئەساسی نییە ئەمن دوایی ینی پێم خۆشە دەرفەتم بیتێ لەسەرکەش قسە دەکەین دوسێن و منت لەسەر کەسایەتی مامۆستا عەلی باپیر پێ باشە بەس ئەوەی کاک ینی ئەوە کاکە حامی من تەلەفۆم لەگەڵ کردووە و حەزم نەکردوێنە لە ڕوونکردنەوە کە بینوسم من ڕێزی ئەو کەسایەتیان ناگرم و ینی پێم خۆش نەبوو ڕاستیەکەی بنووسم من بنووسم لەم کاکە حامی واڵێ بەس بۆ خۆی ئەمڕۆ لێدوانی داوە و ئەمڕۆیش تەلەفۆنم بۆ کرد کاکە حامیتم ئەوەی هاوڵاتی تەواوە این تۆیە وتی کاکە محەممەد وتی من بۆ یەکێتی نیشتیمانیش درۆ ناکەم بەڵێەوە ڕاستە لە هاوڵاتی وتمە ئەو قسانە هیچی وانێ ئەوە قسەی کاکە حامی پێم وایە کاگاراز شێخ جەنگی کە ئەو کاتە ئەو بەرپرسی کاروباری سکرتارەتی مام جەلال بوو سەردەما هەر ئیشێکیشمانە بوو بێ کاگارازمان بینیوە یان شتێک بوو بێ گرفتێکە بوو بێ کاگاراز لە لای مام جەلال بوو بە سونوقی ڕەشی مام جەلال ئەو کات ناسرا بوو تۆ لێگەڕێسە یەکێتی نیشتیمانی لە نێو خۆی گرفتی هەیە و حەقمان بەوە نییە بەڵام ئەو کاتە وڵامی خوێندنەوە دواییش بڵاوی کەنەوە چونکە من تەلەفۆم لەگەڵ کرد چونکە هەر یەکێک لەوانە لەو کەسایەتیانە بەداخەوە حزبێکی کوردستان سایتێکی سێبەری بۆ دروست کرد پێیجێکی تەزویری بۆ دروست کردووە بەڵامەوەش حەقیقەتێکی بڵاو کردوێتەوە وتمەوەین وتمەوە خۆتیان شەبیهەکەتە تینەوە لاوە خۆمم ئەوە وازانم بڵاو حەزەکەم گەر ئەوە دەرفەتەی بخوێنمەوە ئەوەی کاگاراسی شێخ جەنگی دەڵێ سەبارەت بۆ قسانەی کە کاکە حەمەی حاجی محمود کردوێتی گوایە مام جەلال پێی وتو کە بە مامۆستا عەلی باپیر بڵێ ئەگەر ئیتیفاقەکە جێبەجێ ناکەن
با پارەکەمان بۆ بنێرنەوە حەزەکەم ئەو ڕوون بکەمەوە ئەم کارە هەرگیز لە ئەخلاقی مام جەلال ناوەشێتەوە لایەکی تریشەوە لەلایەن مام جەلالەوە هیچ بڕەپارەیەکی وا نەنێردراوە بۆ مامۆستا عەلی باپیر ئەگەر پارەکەش سرف کرابێ ئەبێ من ئاگادار بن چونکە لەو کاتە بەبێ ئاگاداری من هیچ بڕەپارەیەک لە سکرتارەتی مام جەلال سرف نەدەکرا و دەبووە ئیمزایمی لەسەر بکرێت لەسەر حیساباتی سکرتارەتی مام جەلالەوە تر نازانم کاکە هەمام شتانەی بۆ چمە بەسێک نووسیەوە بەڵێ مام جەلال مەبەستەکە مەبەستی وروژاندنی ئەم چکە کاکە هەمە 5-6 مانگە و کتابەی بڵێن بیرەوەری خۆی بڵاو کردوتەوە ئەمە طبعاً شەڕێکە لە ڕێی پەیجە سێبەرەکانی ناحەزانی کۆمەڵی دادگەری وەکرێت ئەمڕۆ کۆمەڵی دادگەری لە سەنگەری خەڵکی کوردستانە نەک ئەمڕۆ چەند ساڵە چۆ منەوە بانگەشەش کە بەڵێن لایەنێکی کە کێ دێتە بەرەی خەڵکو ئێمە چەند ساڵە لە بەرەی خەڵکدای بچی لە بەرەی خەڵک بوون ڕەنگە خەڵک بڵێ بە 2011 ئێمە خۆپیشاندانەکانی سلێمانی تا ئەمڕۆ ئێمە لە بەرەی خەڵکداین و داکوکەری مافەکانی خەڵکین پێمان وایە ئەمەی کە ئێستا ینی تۆ تەماشاکە کاگاراز ئەوی بڵاو نەکردوتەوە یەکسەر پەیجە تەزویرەکەی کاگاراز کە دیارە حزبێک بەڕێوەیە بە شتێکی پێچەوانی بڵاو کردوتەوە لە دژی ئەوە ئەمە واتە شەڕێک هەیە شەڕێکە ئێمە بەداخەوە ینی پێمان ناخۆشە ئێستا بڵێن سەرقاڵی ئەم بابەتانە بێ کە دەبێت زیاتر بەڵام دەبێت خەڵکیش بزانێ ئەمە لەسەر مواقفەکانە کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەری لەسەر هەڵوێستەکانی ئەم شەڕی پێ ئەفرۆشرێ ئەم شەڕۆ ینی مەسەن کاکە حەمە مەسەڵەن هەندێک قسەی کردووە دێن ئێستا قسەکانی زەقەکرێتەوە و بڵاوەکرێتەوە و دژ بە کۆمەڵی دادگەری ئەمە تۆڵەیە لە کۆمەڵی دادگەری وەرەگیرێ لەسەر هەڵوێست و مووقفەکانێتی باشە زۆرێک هەن قسە ئەەکەن ڕەخناگرن قسەی تون دەکەن سیرەکەی پێیجە سێبەرەکانیان پێ ناڵن بەڵام کۆمەڵ قسەیەکەکە سەرۆکی کۆمەڵ قسەیەکەکە هەزارەها پێیجی سێبەر کە بە پارەی ئەم ملەتە بەڕێوە برێ ئەمن خۆم تەلەفۆنیان بۆ کردوم ئەمن تەلەفۆنیان بۆ کردوم نەفرێک لە شوێنێک بووم هاتمە خوار و 50 گەنجی لێ بوو یەکێکی تەلەفۆنی کرد تی مامۆستا چۆنی سوپاس دەکەم و تی هاتیتە خوار لە شوێنە ئێمەش لەوێ بووین وتم وەڵا هەندێک گەنجم بینی وتی تۆ چی بوو چییە تی وەڵاوە تی مانگی 200 هزارمان هەیە و بەس جنێو بە ئێوەمانانە دەیت ئەس جنێو بە ئێوەمانانە دەیت ئەمە بەڕاستی ینی کللتورێکی خراپە کەوتۆتە ملەتی ئەمەوە و دەبێت جەماوەەر بزان ئەم هێڕشانی لەسەر سەرۆکی کۆمەڵ و لەسەر کۆمەڵەکرێ لەسەر پای هەڵوێستمە کتێبەکەی کاک محەممەد حاجمە دەمێک کە بڵاوەتەوە خۆتان نەتان خوێندوتەوە بۆچی وەڵامتان نەداوەتەوە پێشتر یاخود بە پێویستان نەزانیوە چونکە هەموو ئەوانەی تێدا پێشتر بڵاوکراوەوە ئێستا گەرم کراوەتەوە تقریبا عەبدولحەکیم من ڕاست و دروست پێتەڵێم حقەتەن کاتێکە لترێ بنزین 1100 لترێ نەوت 1000 دینار بێ و موچە بەو شێوە بدرێ و دوو خانشین لە ڕیزی موچە وەرگرتنا بەوەینەوە بەڵێ ئەوەی سۆران کە جەڵتە لێ داوە وەفات بکەن ینی ئەوە دۆخی خەڵکی کوردستان بێ و ئەو گرانیە ئەنی ئەو گرانیە کە ئێستا لە بازارە هەیە ینی غیری ئەو شتانەی کە ئەگەر مەزدەریشی ئۆکرانێ بێ و شەڕی ئۆکرانێ بێ شتی تر هەمووی گران بووە هەمووی پاریان خستۆتە سەری ئەم دۆخەینەوە نییە مەستە بێن وڵامکاری ینی ئەوە بدەین ئێمە بەڕاستی زۆر جار لەو بابەتانە لای تەغافوو لەگرین ینی خۆمانی لێ کوردە لە خۆمانی لێ گێلەکەین ئەڵێن با نەچین بەلایە ئەم ملەتەی ئێمە ئێستا نەحا سەرقاڵەکەین بەمەوە بەڵام لەسەر ئەم هەڵوێستانەمان ئەم شەڕەمان پێفرۆشرێ و فەیسبوک و سۆشیال میدیایە پڕ ئەکرێت لە سەرۆکی کۆمەڵ و لە کۆمەڵی دادگەری و لە سەرکردەکانی کۆمەڵی دادگەری ئەو کاتە ئێمە
حەقی خۆمانە نەک ئێمە ئەبینی خەڵکی تریشین بە ئینساف و حەقیقەتەکانە کاتە ڕوو چکە جوان نییە هەندێ نووسین هەیە ینی ڕاستەکەی کاک حەکیم ئێمە یادداشتەکان هەموو خوێنەوە یادداشتی سەرکردەکان چی بەیەکەڵێن و چی بەیەک ناڵێن وانە ئیجا هێڕش بۆ سەر مامۆستاپێر وێناکردنی مامۆستالی باپێر من پێم خۆشە لێ باشە بۆچی دەکرێتە ئامانجە و وەڵامی ئەوم بدەوە بۆچی سەرۆکی کۆمەڵ دەکرێتە ئامانج سەرۆکی کۆمەڵ لەسەر ماوقفۆڵستەکانی تێکرێت ئامانج چیترە چیترە هەر بابەتێک هەر پۆستێکەکە لە هەر شوێنە دوو قسەکە شەو 1000 پیج جنێوی پێدا و قسەی پێکا و قسەی ناشرینی پێکا ئەو پێک ئەجاوانە تۆ پێم خۆشە دەرفەتم بەی هەندێک هەندێ ینی دووسێ نمونەت لە کەسایەتی مامۆستا پێ بڵێم من مامۆستام بەشی خۆمەوەندەی لە دوای نەوەتەکان لە خزمەتیا بووم لە هەندێ مووقفا بینیوە ئێمە بەو وەرەی خۆمان بەرز کردوەوە ببینینی ئەو مامۆستا پارتی لە 96 بوو ئەوە بوو دەوری ماڵی مامۆستالی باپیری ئاوا کرد کە مامۆستا بینی شاخێکە لەورە مامۆستا کە لەو تۆپ باران و لەو موشک باران و لەوە کە مامۆستامان بینیوە ئەو پەڕی ورە و ئەوە بووە ئەوە نییە هەڵێ کاکەمە نووسێتی وەڵا بردمانە ژوورێکە و بۆی کەس نەیبینی کەس نەیبینی کەی قسەیە ئەوە کەی قسەیە ینیەوە هەر قسە نییە بەڕاستی چکە لە کەسایەتی مامۆستا ناوەشێتەوە ئێمە 3 کەس چوین بۆ لای مامۆستا لە سژنی ئەمریکەکان لە وەختا من حاجی قاسم کە ئاوستار شەحنی کردینەوە شەحنی کردنەوە بەڕێی کردینەوە ئەو لە زیندان ورەی باشتر بوو بەڵێ وتمان مامۆستاوە کاک بەرهەم و مام جەلال و وەعدە ئەم هەفتە دوو هەفتە و بزەیە گرتی وتی ماومە ماومە ئەمری بەردانی من لای خوای پەروەردگار و جارێ ماوەتی بە پێکەنین و بە بزۆ بەینەوە یەک ئین بوو لەورە یەک شاخ کێوێک بوو لەورە مامۆستالی باپیر ئێمە کە مام جەلال ئاگاداری کردنوتی بەرە بێ وەرن چوین کاک جێگری وەزیری عەدل کورد بوو کاک پشکۆ بووە پشکۆ دزەی پێم وابوو ناوەکەی وابوو چوین بۆ ماڵیان و تی چاوەڕێم کەن کاک محەممەد خەریکم و مامۆستا وەرەگرم و وەڵا دوایی مەغریب هاتەوە مش لە ماڵی ئەو بووین چاوەڕێ بووین وەڵا هاتەوە و مامۆستا محەممەد تم بەڵێ وتی مامۆستامە چی ئەم ئەمیرەیەوە مە بۆ نەکە لە ڕقا تم بۆ کاک شکۆتی وەڵا نهاتەوە تم بۆ وتی هەموو کەسێک کە ئەمریکا بەریەدا وەرەقەیەکە پێی ئیمزاکە تی وەرەقەکەوتی بۆم بخوێنەوە کە بۆیان خوێندەوە تی ئەو وەرەقە ئیمزا ناکەم 10 ساڵتە لێرە بن چی لێ نووسرا بۆ وەرەقەکە هەندێک تەعاهود بدە و نازام چی بکە و ئەوانە مایەوە وەرەقەی بە ئەمریکەکان گۆڕی بۆ بەیانی جابر مامۆستالی باپیرەوە کەسایەتێکەیەت ئێمە وەڵا لە ژوورێ دامان ناو جا مامۆستالی باپیر من لەوەتی لەگەڵی دام ئەسڵان دێزا گلیم لێ کردو مامۆستا دۆخی کۆمەڵ خراپە ئەوە مامۆستا لەینە لە ئەجیدا و ئەوەیان نییە داوای پارەکردن داوای پارەکردن جا ئەو منتیقەیە کە چۆڵمان کردووە ئێمە بۆ پاراستنی خەڵکی ناوچەکە و سەرماڵی خەڵکی خۆمان ئەومان کردووە بەڵێ ئێمە ئەو هەموو بنکە و بارەگایمان جێش ئەو ماڵانەیش چکە وەرەقەکان خەریکە تێکەڵە کرێ ئەم نەگەر ڕێم بدەی بە یەک دوو ڕوونکردنەوە بدەم جارێ لە دوێنێمان هەیە دوای ناوبڕەکە دێمە و خزمەتدا بۆ بێت بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێژ کورت و دەگەڕین وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە سپۆرت چێکین. ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرت چێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکرین، ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوو دڵی و گومانێک لە کواڵەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ، تەنیش ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نەدوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگێی ئاوی سلێمانی. تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بڕست کاک محەممەد پێش ناوبڕەکە ویست ڕوونکردنەوە بدەی بەس پرسیارم هەبوو لەسەر ئەوەی کە دوێنێ خۆت ڕوونکردنەوە دابوو دەڵێ بەپێی ڕێکەوتنی تاران ئەو کاتێک کە بڵێن پێش 2023 بڕپارێک لە حکوومەتی ئیدارەی سلێمانی وەرگیراوە بڵێن ئەو بڕپارەیە لە هەولێریش درراوە بە لایەنەکانی ترە و کاتە ئۆپۆسیۆن و شت نەبوونەوە بڵێن زامن خەڵکی کۆمەڵ و خەمیان ینی 20 ساڵ پێش ئێستا لەوێ بە پێوەری ئێستا تەماشا بکەن کاک حەکیمگیان و زۆریش لەوانەی کە ئێستا پێیجوشتیان هەر پێیجی معتەبەریشیانێ لەگەڵ ڕێزم زانیاری و کاتیان نییە ئەم باسە باسی 2001 و 2023 ینی 21 ساڵ و 22 ساڵ و 19 ساڵ پێش ئێستا بەس ڕێکەوتنی تاران چی تۆ تەماشاکە ئێستا من برایانمان لە مەسەڵەن بینی من دێ لە برایانی بزوتنەوە مەسەلەن ولا حەزیانە بوو خۆی اتفاقی تاران نەوتحوت کۆمەڵ نەبووە کاک ئەمە ئیتفاقی تەهرانە ئەوە مام جەلال و محەممەدی و عەلی عەبدولعەزیز مامۆستا عەلی بەڕەحمەت باشە ئەوە ئیتفاقی تاران لە دوای شەڕەکەی نەوتحوت لەوێ نێوان یەکێتی و بزوتنەوە ئەوە کراوە کە کۆمەڵ ڕاگەێنرا تۆ لێم گەڕێ پەلم لێمەکە کۆمەڵ ڕاگەێنرا ئێرانەکان هاتن ماندوو بوون چونکە منطقی حدودی خۆیانە اتفاقیەکەیە یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی ئیسلامی هاتن و طبعاً لژنە دروست کرا من خۆم لە لژنەکە بووم و دەرکەوت بۆ ئێران و بۆ یەکێتی نیشتیمانیش کە حەجمی کۆمەڵ چەنە دوایی ئیتفاقەیەک دیسان لە تەهران کرا ئیتفاقێکە درێژە پێدەری لە چوارچێوەی ئیتفاقی تەهرانە ئەوە فارسیەکەیەتی چکە من بۆ ئەندێ لە برهانی بزوتنەوەی ئیسلامیش لە کۆمنت و شتان نووسی بووم کە بەڵگەنامەم لایە ئەو بەڵگەنامەکەیە هەر بووە ئینی جەنابەت ئەوە لای ئێمە جەنابی شێخ مامۆستا مەلا عەلی عەبدولعەزیز لە بزوتنەوەی ئیسلامی کۆسرەت ڕەسوول لە یەکێتی نیشتیمانی و سەیف اللهی لە نوێنەری ئێران ئەمە سەرەتاکەی تەبەن فارسیە سەرەتاکەی چی ئەڵێ ئەڵێ بۆ بەرقەرارکردنی سەقامگیری و ئاسایش
لە منتیقەکە و پاش ڕاگەیاندنی کۆمەڵی ئیسلامی لە چوارچێوەی ئیتفاقی تەهران اتفاقی تەهران 97 ئیتفاقی ئەم خاڵانە بوونە ڕێکەوتنامەی لە چوارچێوەی ڕێکەوتنامەی تاران ئەم ڕێکەوتنامە لە ڕۆژانی گفتوگۆکان دەی تا 15 2001 بە پێی ئەم هەموارکردنە ئەمە هەموارێکی ڕێکەوتنامەی تەهرانە من نووسیمە بە پێی ئەوە ئێمە مانگانە ینی بۆ ئەوەی ینی شتێکی عجیب باسی 25 دەفتەرە کاکە حەمە مەسەلەن پارە وەرگرتن لە ئیدارەی سلێمانی و کا دوو حکومەت بوو حکومەتی ئەو حکومەتی پارتی بوو حکومەتی یەکێتی بوو ینی یەک شتەکە ئێمە لە مانگی یانزەوە یانزەی 2001 تا 1/4/2003 مانگی 2 میلیۆن دیناری سوئیسری کە نازانم چەند دۆلارەکە وەرمان گرتووە لە یەکێتی نیشتیمانی و مەکتەبی داراییمان هەبووە دابش کراوە لە ئیدارەی سلێمانی حکومەت بەڵێ لە ئیدارەی سلێمانی بە پێی ئەو ڕێکەوتنامەیە لە چوارچێوەی ڕێکەوتنامە لایەنەکانی تریش لە حکومەت هەولێر وەریان بزوتنەوە 9 میلیۆنی وەرەگرت کۆمەڵ 2 میلیۆنی وەرەگرت لە چوارچێوەی اتفاقی تەهران کە تعدیل کراوە لە دۆزە ئەوش بەڵگەنامەکەی بە فارسیە بەس بنم بەڵگەنامەشتانە بڵاو ناکەمەوە منیش بەشی خۆم بەڵگەنامە چونکە من مەسوولی مەکتەبی ئەمیری کۆمەڵ بووم لەو فترەیە بەڵگەنامەمان لایە نامەمان لایە شتمان لایە ئێمە زانیاریمان لایە من یەک نوختەی تر کە بیڵێم شتێتر تێکەڵەکرێ ئەوە جارە 25 دۆلارەکە ئەڵێ ئەوە دەفتەرەکە بڵێن ئەوە بڵێن دوو کەسی یەکێتی ڕەدیەکەنەوە تاوانە هەندێک برادر بۆ خۆی ئەندێ هەند خۆیان مەبەستیان ینی لە هەگوانەی خۆیان گوێزە ژمێرن ئەوە تەبعیان وایە کە دیارە ینی بۆ خۆیان لەوە ئینیانەوە بێگەنا ئێمە زۆر پەرۆشی پارە نین و شتەکانش بە شەفافێت ئەڵێن قەزەیەکی تر تێکەڵ کراوە ئێستا دیسان ئەویشەوەیە قەرەبووی خانۆکانی خورماڵ کاکە ئێمە نزیکەی 1000 ماڵ جێهێڵەرا لە خورماڵ ئێمە دوای گفتوگۆیەکی زۆر دوای پێداگیریەکی زۆر لە 2005 پێم وایە لە 5 گەیشتنە ڕێکەوتن لەگەڵ یەکێتیا کە ئەو ماڵانە قەرەبوو کاتەوە ماڵی مەدەنی نەک بنکەوت بارەگاکانمان بنکەوت بارەگاکانی کۆمەڵ کەوتە لای یەکێتی خۆی مەگەر حەق و حساب لەگەڵ یەکێتی نیشتیمانی بکەین بە 10 میلیۆن دلار تێی دەرناچن خۆیمە تا ئێستش لە بیرمان ناچێ مەڵبەندی ئێرەمانیان لێوەرگرتەوە کاتێک مامۆستا لای ئەمریکەکان بوو و کاتێک وەزعی کۆمەڵ لاواز بوو ئەو مەڵبەندی سلێمانیان لێوەرگرتینەوە لەسەر شەقامی مەلیک مەحموود شوێنەکەی لەگەڵ مزگەوتی جیهادا زوڵمێک بوو یەکێتی نیشتیمانی لە کۆمەڵی دادگەری کرد خۆ قەزێ نهاتوین پارە وەرگین پارەی خانووی ئەو کەسانەی ماڵیان لە خورماڵ بووە نەکسی دەفتەرۆکو لە ینی بەدەم یەکێک سایتێکی سێبەر بەدەم برادێکەوە بڵاوی کردوێتەوە برادێکی یەکێتی نەکسی دەفتەر ملیارێک و 200 میلیۆن دینار تعویزاتی ماڵی هاوڵاتیان بوو ماڵی مەدەنی ئەو خەڵکی کە ماڵیان لە خورماڵ بووە کە نزیک 1000 ماڵە بێ 1000 ماڵ بووە تر هەیە دەفتەرێکی هەیە دەوەرەقەی بەرکەوت هەیە تەبەن بە دۆلار نەبوو بە پارەی پارە بەم تارە کاتێک کە بە پێی ڕێکەوتنی تارە 1997 دواتر بەکەوتت درێژ کرایەوە لە ئیدارەی سلێمانی بەشێک لە حیزبەکان وەریان کرد لە ئیدارە هەولێرش بەشێک لە حیزبەکان وەریان دەگرتوێ بەڵێ بەشێک لە حکومەتی پارتیا بوون بەشێک لە حکومەتی یەکێتیا بوون باشە بەس ئەو سەبارەت حزبەکان دیارن خۆ کێ لە حکومەتی پارتی بوو کێ لە حکومەتی یەکێتی باشە بەس خۆت لە ڕوونکردنەوەکەی دوێنێت سوپاسی سۆسیالیست کردووە بە تایبەتی کاک عەبدوڵڵای حاجی مەحموود وایە بەس دەڵێی چی خۆت دەڵێی بێگومان ئەوەی سۆسیالیستیش بێبەرژەوەندی نەبوو شتی وایە ئەوان لە بەرامبەر ئەو میوانداری پارەتان وەرگرتە بێ پارەیان وەرگرتە بێوان ئەتۆ من حەقم لەوە نییە بەڵام هیچ حزبێکی سیاسی
ینی لە خۆ شت ناکە بەڵام ئێمە خەڵکێکی بەوەفاین ئێمە سوپاسی برادرانی سۆسیالیست دەکەین مۆقفیان نەبوو لەو کات و ئان و ساتەدا سوپاسمان کردوون و سەرۆکی کۆمەڵ دەیانجار سوپاسی کردوون و پێمان زانیوە ئێمە هاوسێش بووین ئێمەش بەسەری ئەوانمانەوە هەبووە ئێمەش بەسەری ئەوانمان کاکە ئێمەش بەسەری ئەوانمانەوە هەبووە لەوەی لە ترسی ئێمە نەبووە برادرانی ئەنسار پەلاماریەوانیان بدایە کۆمەڵیش بوو ئەوان ماوەیەک پەرژین بووە ئێمەش چاکەمان بەسەرەوانەوە هەیە ناتەوێت خۆت قسەی لەسەر بکەی ئەو بەرژەوەندی چی بوو چووکاندێک دەڵێن لە بەرامبەرەوە سوسیالی 100,000 دیناری ئەو کاتەی سویسری وەرگرتە بێ ئەوەی کە بینیومە ئێمە ینی بە قیادە و قواعدی ئەو کاتەوە هەڵوێست و میواندارێتی بەس بۆ من ناوی کاک حابڵ هەمووتوە چۆ من کابڵ لە خەت بووین لە وێنەکەشان وێنە هێردووکمان دیارە ئەو قسەیش مامۆستا ناسیح وای قسەی وای کردو ئەوەی شەر دوێنێ ئاماژەم ئەسڵ و ئەساسی نییە قسەی وان نەکراوە حاجی دڵشادیش خۆی نهاتوو بووە چکە دەڵێ ئەو هاتووە پارەکەی بردووە هاتووە بۆ قوڵەخانە دوای وتیانە پارەکە نەماوە خۆی حاجیشا قسەم لەگەڵی کرد کاک حاجی ئەمە بۆ تاکی تەلەفۆن لەگەڵ کرد ئەو نەهات هەر گوڵەخانەی نەبینی کاک حاجی لەو کاتە هەر نات حاجی ئەخیر کەس بوو خوڕماڵی جێشت بەڵێ باش بەس دەمەوێت کاک ئێمە ڕێککەوتنی کشانەوەکەمان چی عایلەی بەیەکێتیشمانوت چی عایلەی ئەنسار هەیە ئافرەت و کچ و منداڵی ئەنسار هەیە لەگەڵ مناڵ و کەسی خۆمانما دەرمان کردووە ئەوش لە ئیتفاقیەکەمان بوو لەگەڵ یەکێتیاکە و منتیقەمان جێهێشتوار بوو ئێمەش ینی ئەوە نین و حاج دڵشاد نەخێر گوڵەخانەی نەبینیوە ئێمە چی ڕاست بێ ئێڵێن بەوەفاین بە ئینسافین ئەوانەی کەوتووە من لێی بەرپرسیار کاتم زۆر کەمەوە بەس وتت ئێوە بەڵگەتان زۆر لایە بەس بڵاوی ناکەنەوە بۆ بڵاوی ناکەنەوە بەڵگە کاک حەکیم ئێستا تۆ تەماشاک تۆ تەماشا بۆ نمونە من کەسایەتێکی ئەم کوردستانە کە ناسراوە بە پێشمەرگایەتی و بە ئەوە من عایلە هەیە ئەڵێ خاڵمانی گرتو پێشمەرگایەتی استخبارات بۆ تەسلیمی کردووە مامۆستاعلی باپیریش براکەی خۆی کوشت لەسەر چی لەسەرەوەی کە سەر هەواڵێکی داوە لەسەر هات پێشمەرگەیەک بەڵێ کامەیە ینی ئەمە وەکو یەکە بن ینی یەکێک هەواڵی داوە لەسەر پێشمەرگەیەکی بزوتنەوە حکومەت پێشمەرگەکەی بزوتنەوەی گرتو ئەدامی کردو مامۆستا دوای تەحقیق بۆی دەرکەوت وایە مەفرەزەی ناردوو براکەم بکوژن ئەمە لەکوێ سەرکردەیەکیش لەم کوردستانە کە بنەماڵە هەیە داوای لە ینی گلەی ینی بڵێ خۆیان لەوەی ڕێیاسانە بەڵێ لەم کوردستانە باشە تۆ چۆن برا لەبەرەوە ینی وەزوو شتیکە باشە ئەوەی کە بەرامبەر خوڕماڵ و ئەوانە کرا ینی ئێمە نامەی سەرکردەکانمان لایە لە بینی خۆیانە کە زانێرەنداوا لەسەر کۆمەڵ بەمریکا چۆن بوو چۆن نەبوو چی بوو چۆن نەبوو دوایش ئەم دوو حزبە زانیاریان لەسەر حزبە کوردەکانی ترداوە بە ئەمریکاوانە هەردووگیان ئێمە لەگەڵ لە بەریتانیا لەگەڵ مامۆستا بووین باریتانەکان تویانەرێت تو بوو بە مامۆستالیوتیان بوو حزبانی لای خوددا حەز ناکەن بێن بۆ ئێرەوە دایم قسەت لەسەرەکەن و ینی لەسەر چونێک بۆ بەریتانیا چونێک بۆ بەریتانیا ئەوە حەقیقەت و واقعەکە مەسەڵەن ئێمە چۆن ئەندێجاری شادە بە مۆقفێکی چاکی حزبێکەکەین و هەروەها ئەمە دۆخێکی ناخوازراوە ئەمە بە حەقیقەت پێمان خۆش نییە بەڵام کە لێشمانە پرسرێ کە شتەکە هەموو دنیای لێ پڕەکرێ ئێمەش بێدەنگ نابین بێدەنگ نابین و خەڵکی ئێمەش لە کاتی پێویست دەبێ دیفاع لە سەرکردە و لە ینی ئەوەی کەسەکانی خۆیان بکەن و ئەو هێڕشانەیش خەڵکی کۆمەڵی دادگەری و جەماوەری کوردستان بسانن لە پای ئەو هەڵوێستانەیە کە
کۆمەڵی وا دادگەری دەکەن پاشەک شێ بکەن بەوەی شانە خۆتان بەڵێ ئەگەر لە پای هەڵوێست بێ وا دەکەن پاشەک شە بکەن لە هەڵوێستەکانتان وەڵێستادا لە ڕوانگەی بیرروباوەڕ ئیسلامی خۆمانەوەیە کە دیفاعکردن لە ستەم لێکرا و واجبی هەموو بسڵمانەکە و ئێمە ئەم حزبێشمان بۆیە دروست کردو بۆی داکۆکی ئەوەندەی پێمانەکرێت لە ستەم لێکرا و بکرێ و ئەمڕۆ هاوڵاتیانی کوردستان گەورەترین ستەمیان لەکرێ لەکوێ ستەمێ بێ ئێمە پێی توانا و ئەومان ڕوبەڕووی ئەبینەوە و دیارە خوێندنەوەشمان بۆ واقعەکە بۆ چۆ زۆر جارەوترێ بۆم هەنگاوە نانن هیچ هەنگاوێنانین دەرەنجام هەر هاوڵاتیان خۆیان زەرری لێ بکەن دەبێت هەنگاوێ بنێ کە دەرەنجام بە سوودی گشتی هاوڵاتیانی کوردستان تاوە سێ دقەیەکمان ماوە بەس دەمەوێت لەسەر موچەش سەرنجە بزانم ئێستا هاوڵاتیان کێشەی دواکەوتنی موچیانێ خۆتان ئاگادارن کە دووخانەنشین لە سلێمانی یەکیان لە سۆران لە سەرەی وەرگرتنی موچە گیانیان لەدەستداوە ئەو بێموچی سەر ڕایوکە نرخینە و سەر و $100 ئێوە ناوی دەنێن چیانی لە کاتێکە حکوومەت نەتوانێت موچەک خزمەت گوزارێکی سەرەتایی بیدات نەیدات بە هاوڵاتیان بە موچە خۆران کاک حەکیم هەموو ئاماژەکان بۆ نەم حکوومەتە تەمەنی ینی مەگەر بەستەم تەمەنی خۆی بیاڵێتەوە گەرنا وەکو حکوومەت باش وەکو حکوومەت وەکو یەکێتی پارتی ناڵێم چکە یەکێتی پارتی خاوەنێزی پێشمەرگەن و پارەی کوردستان لەژێر دەست ئەوانە و ئەوان بەشی حکوومەتەدەن و بۆیە تا ئێستا دۆسی نفت ئاشکرا و شەفاف نییە تا ئێستا و داهاتی نێوخۆش ئەمانە کە شەفاف و داێنین چکە حزب بە قەترە پارە خاتە دەخیلەکەی حکوومەتەوە بەڵێ ئەیخنا فەرمەوە ئەو هەموو پەرلەمانتاران ئۆپۆزیسیۆن ینی سەرکردەکان خۆ ئێستا ئەوەندەی سەرکردە سیاسیەکانی کوردستان بە تایبەت لە دەڤەری بڵێن ئێرە این یەکێتی نیشتمانی ئەوەندەی ئەوان باسی گەندەڵی و باسی نەبوونی شەفافێت و بێ ئاگابوویان لە دۆسیەی نەوت ئەوانە لەبەرەوە ینی بە هەموو پێوەرەکان تەمەنی حکوومەتێک کە نەتوانێت کە نەوت $60-70 بووە ئێستا بەڵێ ئەمڕۆ $113 بوو گەشت بۆ 140 پێشتر نەتوانێت موچە بدا نانی هاوڵاتیانە پرسن پارە بۆ کوێ ئەڕوا چی لێ دێ بۆ موچەی پێ نادرێ باشە ئەمن خۆم بخوێنمەوە نزیک ملیارێکە بەس پارەی کارەبای ساڵی 21 نزیک ملیارێکە پرسیارە ئەو ڕۆژانە 600 ئەوەندە باج بەڵێ باز لە 2012 200 شتێک بووە 200 شتێک ملیار بێ ئێستا بۆتە 700 شتێک ملیار دینار ئەمڕۆ چەندێ هاوڵاتی کوردستانی چەندێ بارشانی قورس کراوە بە باج هەندیان قورس کردووە هەندیان قورس کرد بەس لەسەر یان لە زانی خانەشینەکان خانشینان موچیان دوا دەکەوێت لە دڕیزی دواوان شێوازی دابشکردنەکەی موچەکان لە عێراق کەم تێستا لە عێراق کەمتری خانەشین 500,000 لێرە 220,000 ئەمانە زۆر سێرن کاک حەکیم ئەمانە هەر قسەیەکەی تۆمەت جارە خۆیان چی نەکرێ لەگەڵ وڵاتانایکەن چی نەکرێ چی عقل تەسەوەری نەکرێ بۆ مانەوەی خۆیان بۆ بەرنامەی خۆیان لەگەڵ وڵاتان ئەنجامێت باشە تۆ تەماشاک ئێستا ئەم ڕێککەوتنەی لە بەغا کراوە با ئێمە بڕۆین لەگەڵ یەک لایەنێکی بەغدا شیعە ئەوە بکەین اتفاقی بکەین یاکسەر تۆمەتبارەکرێن قسەمان پێوترێ قسە بە مامەساڵی با پێوترێ بۆ سۆشیال میدیای لێ پڕەکرێ بۆ سۆشیال میدیای سێبەرانی کایانە بە هەزارە هەپێجانێ خۆیسە حزبی فەیسبوک دیارێکێ باشە ئەو هەموو هێڕشە ئەکرێ تەماشاکە ینی ئێستا ئێمە یێ وەرە سەر یاسای هەڵبژاردن ئەڵێ بە چوار پارێزگا بێ قبولیان بۆ کوردستان بۆ کوردستان حتا بە ئێمە وتراوە ینی لە ئاستی ئەڵێن باشە خۆ لە مەسلحەتیەوە نییە چوار باز نەبێ یوتمان کاکە لە مەسلحەتی خەڵکی کوردستانە پەرلەمان بێ ئەرزش کراوە
بەوە نەختی خەڵک دڵخۆشە بن هەرێکی و پارێزگای لە پارێزگای خۆی لە بازنەی خۆی ینی وەک بڵێ ئومێدێکە دەیت تۆ خەڵک بە پەرلەمان بەوە و بە قەزەی پێکهاتەکان بە هەندێک گۆڕانکاری ینی ڕێت لێگرن هیچ گۆڕانکاریە لە کوردستان نەکەی هەوڵی جددیانەوەی ئەم واقعاوکە خۆی بمێنێتەوە و دژی هەر کەسێکن داوای گۆڕانکاری باش بەس خەڵک گرەیش لە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئەوە بڵێم ینی خەڵک ینی لە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لێوەش هەیە ئەچن بەڵێ گلیان هەیە باش گلیان هەیە بەڵام من پێم وایە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هەم لە بینی خۆیان دیداریان زیاتر بێ لێک تێگەیشتنیان هەبێ وە گفتوگۆش لەگەڵ جەماوەرا بکەن چون انتخاباتێکی چارەنووساز بۆ پەرلەمانی کوردستان لە پێشە تەنسیقی زیاتر لە نێوان لێرزەکانی ئۆپۆزیسیۆن هەبێ بۆی گۆڕانکاری بکرێ بزانین بۆ ئەم قۆناغا بۆ ئەم قۆناغە چەند مانگی پێش هەڵبژاردن چی باشە ئەو دیدارانەی کە لە نێوان لایەنەکانی ئۆپۆزیسیۆن کرا بە زیاتر کاتمان بەس خۆتان ئامادەن بۆ هەمانگی خۆتان وەکو کۆمەڵ هەمانگی ئۆپۆزیسیۆن بۆ هەمانگی بەڵێ ناڕازی بۆ هەمانگی بەڵێ هەمانگین لەگەڵ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و کۆبینەوە و سێ قۆڵی چەند قۆڵی بێ ئەوەی کە خۆی بە ئۆپۆزیسیۆنش دەنگی ناڕازی هەیە لە دەرەوەی ئۆپۆزیسیۆن بەڵێ دەبێ ڕزگاربوون لەوەدایە کە دەنگە ناڕازەیەکان ڕازگۆیانە کە ناڕازین نەک لە پشت پەردەوە شتی تریان هەبێت جیندای تریان ئەوەش وانە ئەوەش یان لە دۆخێکە خزمەت بە حزبێک بکە دش بە حزبێکی تر ئەوەش ئەو شتانەیشە بەڵام کی ڕازگۆیە لەگەڵ پێشە شتێ لەگەڵ خوایە پاشان لەگەڵ خەڵکە ئێمە ئابادین ئاهەماهەنگین و هاوکاربین لەگەڵ سپاس دەکەم زۆر سپاس بۆ ڕێز محەممەد حەکیم تەبێژی کۆمەڵی دادگەری سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران